ئەوە وەکو بنیش دەی خۆیان چۆن وەکو بنیشەوە بیا دەوت دەیزانی ئەوجا باشە دەزانین تامی چۆنە ئەوە زۆر عیلاجە بە تەقلید دکتۆرەکان زۆر عیلاجە لۆ مەسانەی لۆ کلیەی لۆ دری خۆی زۆر بەرگەی سەرەتان دەگا باشە ئەو شیرینی چێشت بۆ دروست ناکاتن چکۆش شیرنە وەکو شەکر وایە نا من خۆم بەخۆم سوکەریمە بۆ قەنەعات بکە زۆرم دەخوارد ئەوە هیچ کێشە لۆ دروست ناکات باشەوە تەنها وەکو شەربەت دەتوانین بەکاربینیان شتکەش دەتوانین نا زۆر شتکە لێ دروست دەبی ئەوە بە حەقەت ئەوە نوێ لە عێراقنا زۆر شتکە لێ دروست دەبی ئەوە ئێستانێک دکتۆر دێنەکردمان دەیکەنە دۆشاو باقەت دامە پاقلاوەشی معمەر ڕواندەس پاقلاوان لێ دروست کردبوو زۆر نایب بوو هەزێنت بوو بیخۆی جوانە بەێ شیلەی سەر پاقلاوە بەێ ئەوە قچۆکە یەقیچیان گەرم کردیە دەکرێن کەفەش دەکا کەفەکەی فرێت دەن مادەش ئاویتدا مادە ئاوەکە دەڕوە کە ڕۆی ئەوجە بەسە پاقلاویدا دەکەن زۆر خۆشە داوای دەکاتن خەر داوای دەکا ئەوە ئەوی جارێک دەیخوا ئەو زۆر متوعی دەبتەوە دێتەوە دوێ